بل نقذف بالحق على الباطل فيدمغه فإذا هو زاهق ولكم الويل مما تصفون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين ولي الصالحين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين نبينا وسيدنا وقرة عيننا محمد وعلى آله وأصحابه وأتباعه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. ورزان السلام عليكم ورحمة الله وبركاته. باس کردن لسر ئەو گومانانەی لەبارەی مێژووی ئیسلامەوە دروستەکرێ، باسێکی پەرش و بڵاوە و لق و پۆبدارە و یەکێکە لەو باسانە، بەڵکو لەو هەرە باسە زۆرانەی کە نەیارانی دین لە ڕێگەیەوە ئیسلامیان پێناشرین کردووە. لەبەرەوەی مێژوو بریتیە لە ئەو ڕووداوانەی تاکەکانی تیا ژیاون، ئەو ڕووداوانەشی تاکەکانی تیا ئەژین، ئیشی مرۆڤن، ئیشی مرۆڤیش لە هەڵە و کەم و کورتی بەدەر نییە. نەیارانی دین هەڵە نییە، هەڵە دروستەکەن. ئەی چ جای ئەوەی ئیشی ئینسانەکە کە لێنێکی تێدا بێ، کە لێنەکە زلتر و گەورەتر دەکەن. ئەگەر ڕووداوێکی لاواز بێ بەهێزی دەکەن، ئەگەر لە کون و قژبنێک بێ ئەیهێنن و لە پێش چاوان دای ئەنەن و فووی پیا دەکەن. جا بۆیە باسکردنی مێژوو و گرنگی مێژوو و ئەو گومانانەی سەبارەت بە مێژووی ئیسلام دروستەکرێ، پێم وایە باسێکی زۆر گرنگە و زۆر لە جێی خۆیەتی و حەق وایە موسڵمانان هەموو بایەخی پێ بدەن. و یەکێک لەو مەرجانەی کە ئەهلی علم باسێکن بۆ سیفاتی کەسی عالم، بریتیە لە شارەزابوون لە مێژووی موسڵمانان، لە مێژووی ئیسلام، ناسینی پیاوەکان، ساڵی لەدایکبوونیان، ساڵی مردنیان و ئیلە ئاخریه ئەو تەفاسیلانەی کەوا علمی تاریخ ئەیگرێتەوە کە ذەهەبی ڕەحمەت الله عەلەیه نزیکی ئەکاتەوە لە 35 بەشە لە جۆرەکانی علمی تاریخ. جا بۆیە باسەکەمان باسێکی گرنگە. من ئەم باسەم لە تەوەری ئەمڕۆ ئەگەر خوای گەورە تەبارەکە وتەعالە ویستی هەبوو و ئاسانی بکە، لە چەند تەوەرێکەوە باسی ئەمڕۆم خزمەتتانەکەم. تەوەری یەکەمیان بریتێ لەو ڕێخۆشکاری خزمەتتانم کرد و لەگەڵ بەشی دووەمی کە ئینشاءڵڵا تۆزێتر ئەڕۆمە خزمەتی دووەم، تێکۆشان لە پێناوی خوا تەنها ئەوە نییە چەک هەڵگری و جیهاد کەی، جیهادی دەست، بەڵکو جیهادی قەڵەمیش، جیهادی زبانیش جۆرێکە لە جیهاد، بەڵکو کەمتر نییە لە جیهادی دەست لە هەنێ بارودۆخ و هەنێ کات و هەنێ شوێن و هەنێ سەردەما. هەروەها بەچیوە بزانی کاتێک کە شوبهەیەکت بۆ دروست دەکرێ، و ئەم باسەم زۆر لا گرنگە، لە سێ لاپەڕەیەکە پوختەیەکتان خزمەت دەکەم کە لە 130 لاپەڕەیەکی کتێبێکە پوختم کوردۆتەوە. چۆن بزانی کەسێک گومانێکی بۆ دروست کردی، ئەزانی گومانەکەی هەڵەیە یا هەڵە لە گومانەکەی ئەدۆزیەوە. هەروەها گرنگی مێژوو لە کۆتاییشە، مێژوو لە دیدی موسڵمانانەوە لەگەڵ
لە دیدی مارکسیەکانەوە لەگەڵ لە دیدی گاورەکانەوە و لە دیدی خەیاڵ پڵاو و هاوشێوەکانیانەوە لەم سێ و چوار دیدەوە بڕوانی لە مێژوو چۆن بۆ مێژوو دەڕوانن و جوانیەکەی دین لەکوێیە و موسڵمانان لەکوێیە بۆ مێژوو دەڕوانن. ئەگەر کاتمایەوە ئەوسا ئەڕۆینا خزمەت یەکەم شوبهە و گومان وەڵامی ئەدەینەوە بە حەول و قووەتی خوا تەبارەکە وتعالى. خاڵی یەکەم ململانیە و صراعی بینی حەق و ناحەق ململانیەکی توولانی و دوور و درێژە. ئادەم هاتۆتە سەر ئەرز صراعی بینی حەق و ناحەق دەسی پێ کردووە، بۆیە نابێ بڵێ باشە بۆ ئەم خیلاف و دووبەرەکیانە ئەم هەموو هێرشانە بۆ سەر ئیسلام دروستەکرێ و بەردەوام هەیە، بۆ بەردەوام هەیە تاکەی کۆتایی پێنایە هەتا خەڵک لەسەر ئەرز بێ ململانی بینی حەق و ناحەق هەیە. وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين. هەموو پێغەمبەرێک دوژمنی هەبووە، هەر کەسێکی شوێن پێی پێغەمبەران هەڵگرێ ئەبێ دوژمنی هەبێ وەکو ئەوان، بۆیە ململانیەکە بەردەوامە. و دڵخۆشکەری چییە لە ململانێ؟ پەروەردگار فەرمێ تەبارەکە وتعالى إن كيد الشيطان كان ضعيفا. هەمیشە پیلانی نارەکان زەعیف و لاوازە ئەگەرچی پیلانی گەورە ئەکەن کە پەروەردگار فەرمێ لتزول منه الجبال. پیلان و خوتەی وادائەنەن وەختە شاخەکان لە بنبێنێ، وەختە شاخەکان لە شوێنی خۆی بجوڵێنێ کە نمونەی چەسپاوی نمونەی شاخ دەهێنرێتەوە. ئەو شاخە چەسپاوانە وەختە لە شوێنی خۆی بلەرزێنێ. بەڵام مادام دەرنەتیجە پیلانی ناحەقە لاوازە، ئەمەش دڵخۆشکەرە بۆ ئێمەی موسڵمان کە بزانین پیلانی دوژمنەکانمان هەرچەند گەورە بێ دەرنەتیجە لاوازە، ئەگەر لە ساتێک لە ساتەکانی زۆر گەورە و قورس و ناڕەحەت بێ ڕوبەڕووبوونەوەی. هەروەها یەکێک لە قۆناغەکانی ڕوبەڕووبوونەوەی ئەم ململانەیە بریتیە لە ململانێکردن و ڕوبەڕووبوونەوە بەدەست. ئەمما بەشە گەورەکەی ململانێ لەگەڵ بێباوەڕانە چی وای کردو ئیسلام پێچەسپا و دامەزراو بۆ کە دوای بە حەول و قووەتی خوا چ لە ئەڵقەکانی داهاتوو بەیە لەم ئەڵقە بێ بڕۆینە خزمەتی باسی دەکەین. ئیسلام ڕۆحی ئیسلام وای کردو بمێنێتەوە، ڕۆحی ئیسلام وای کردو ئیسلام بەردەوام بێ. ئەو جیهادی زبانەیە، ئەو جیهادی قەڵەمەیە وای کردووە ئیسلام بەردەوام بێ. طبعا پاڵپشت بە جیهادی دەسەکەش کە باسیەکەم بە حەول و قووەتی خوا، واتە تەنها بە جیهادی دەست ئیسلام نەگەشتووەتە ئەو پەڕی دنیا. دەیەها وڵاتمان هەیە، ملیۆنەها موسڵمان هەیە، جیهادی دەست نەگەشتووەتە وڵاتیان. وەکو ئەندۆنێزیا وەکو مالیزیا باسی دەکەم لە خزمەتان ئینشاءالله. ملیۆنان موسڵمانی لێیە، یەک سەربازی موسڵمان نەچۆتە وڵاتانە بۆ جیهادکردن و فەتحکردنی. جیهادی دەم، جیهادی قەڵەم، جهادي أدعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة هناويتي سر وريخوي بيشان داون. پروردگار فرمي تبارك وتعالى ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم. زور قرنقا سرنجيم آية تبدأ. پروردگار فرمي ولا يزالون فعلي مضارع لا يزال بو استمراريته، يعني هميشة بباوران جنگتان لقلا أكن حتى يردوكم، أو حتى يكوا يعني شي لنحو أم حتى يعني أو مقاتلة بردوامة حتى شي حتى مرتدبوني إيوه مقاتلين بردوامة بلا قصي خوايا قصي فولتيرو نزانم ئەم فەیلسوفەکە ئەو فەیلسوفەکەنێ یا قسەی زانەکانی ئیسلام ئیبن تەیمیە و شافعی و ئەو نییە. كلام الله ولا يزالون يقاتلونكم بأيديهم وبلسانهم وبأقلامهم وبشبهاتهم وبكذباتهم يقاتلونكم حتى يردوكم عن دينكم، حتى وكل دينتي خوتان هلطانا قرينه إن استطاعوا أقر بطوانا كناتوانا إن شاء الله.
هەر کەسێکیش هەڵگەڕێتەوە خۆی زەرمەند دەبێت ومن يرتد منكم عن دينه فيموت وهو كافر ئەوە فأولئك حبطت أعمالهم ئەو کردەوەکانیان هەڵوەشاوەتەوە. سەیرەکە لە چییە کە زانیمان ململانیەکە بەردەوامە؟ سەیرەکە لەوەیە زۆربەی ئەم دژایەتیەی موسڵمانان کە ئەکرێ طبعا سەرباری منافقەکانی ناو ئومەتی محەممەد دەغەڵەکان دووڕوەکان، بەڵام ئەسڵی گومانەکان باسی یەکەم لە خزمەتانە بە حەول و قووەتی خوا ڕۆژ هەڵاتناس و گاور و ژوولەکەکان زیاتر دروستیەکەن. سەیرەکە ها لە وەسیڕعەکە زیاتر لەگەڵ ئەوانە، ململانەکە زیاتر لەگەڵ ئەوانە، منافقەکانی ناو ئومەتی محەممەد ئەبینی ئەم بە ناوی ڕووناکبیر و ئەو بە ناوی ڕۆشنبیر و ڕێز و حورمەتمێ بۆ ڕووناکبیر و ڕۆشنبیر کە بەڕاستی بیری ڕووناکە بیری ڕۆشنە، بەڵام ئەوانەی کە کلکی وڵاتانی ڕۆژاوان لە مەمکی ئەوان شیریان خواردووە، لە باوشی ئەوان لە کۆشی ئەوان گەورە بوون، لەسەر ڕێبازی ئەوان نەڕۆنە ڕێوە، زۆربەی گومانەکانیان حەسەب ئەو تۆزە ئەزمونەی خۆم کە کردومە لەگەڵیانە هیچیان خاوەنی شوبهەکانی خۆیان خاوەنی بن، ئەسڵەکان ئەوان خاوەنی، بەڵکو مبالغە ناکەم ئینشاءڵڵا بڵێم هەرچی گومانێک ABC لەوانی لە کەناڵە ئاسمانەکانەوە دەرەچن گومانێک دروستەکە ئەوەی کە پێشتر نەیبیستوە ئەڵێ ئەمە لەوە ئەمڕۆ لەدایک بوو ئەم گومانە ناوەڵڵا زوو لەدایک بۆ ڕۆژهەڵات ناسەکان دروستیان کردووە، هەنێکیشی کۆن کافرەکانی قوڕەش دروستیان کردووە، ئەمان دێن پاڵپشتیەکەن و هەنێ کە ئەسنای خوێنەوەی مێژووە هەنێ پاڵپشتی بۆ ئەدۆزنەوە ئەڵێن فەڵان شت وایە. جا ئەمەوێ بڵێم سەیرەکە لەوەیە ئیسلام هاتووە کتێبەکانی ئەوانی بەڕاست خستوەتەوە، یەکێک لە پایەکانی دینەکەت ئەبێ بڕوات بە پێغەمبەرەکانیان هەبێ، یەکێ لە پایەکانی دینەکە دەبێ بڕوات بە کتێبەکانیان هەبێ، دروستە ژن و ژن خوازیان لەگەڵا بکەی، دروستە لە وڵات کاتێ جیهادیشکەی شمشێریش هەڵگری بەرامبەری ئەوان نایکەیتە زگیانە، چکۆ ئەوان دەتوانن لە وڵاتە بژین جزیەیەکیان لێ وەرەگری کە هیچ نییە لە چاو ئەو زەکاتی لە موسڵمان دەوڵەت وەریەگری، هەر بەراورد ناکرێت لە چاوی، وەکو دەڕۆینە خزمەتی ئینشاءالله تعالی و بە سعری ڕۆژی ئەم ڕۆژ پێتان دەڵێن چەند هەزار لە زمیەک وەرەگیرێ و چەندێک موسڵمانێک بوون چەندێک زەکاتی بداتە دەوڵەت ساڵانە کە دەوڵەت هەڵەسێ بە کۆکردنەوەی زەکات. ئەم هەمووە یعنی پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەمرێ درعەکەی یعنی قەڵغانەکەی کە بۆ جەنگ پۆشیوێتی بە بارمتە لە لای جوولەکەیەک بووە، جوولەکەیەک هاوسەی بووە لە دەوروبەری بوون جوولەکەکان. ئەمانەی کەوا پەروەردگارە فەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين، ئەم هەموو ئەوەی پێ وترێ مسامحە، ئەم هەموو سەماحەتە لەگەڵ ئەمانەیە کەچی دوژمنایەتیە سەختەکە ئەمانە لەگەڵ تایکە، دوژمنایەتیە سەختەکە ئەمانە ڕوبەڕووی تۆی پێ ئەبنەوە، لە کاتێکە تۆی موسڵمان بەس لەبەروی ئەوان خاوەن کتێبن شەڕێک لە بینی کافرەکان و ڕۆمەکانە دروستە بێ کە ڕۆمەکان ئەهلی کتابن، موسڵمانەکان حەزەکەن ڕۆمەکان ببنەوە چونکە خاوەن کتێبن وەکو خۆیان، بەڵام جوولەکە و گاورەکان ئەچن فیتی مشریکەکانی قوڕەیشە دەن وەکو ئینشاءڵڵا لە تاریخ ئەڕۆینە خزمەت ئەو باسانە، فیتی مشریکەکانە دەن بۆی لە دژی پێغمبەری خوا شەڕکەن و دژی هەڵسن. سەیری ئەم بەراوردە سەیر و سەمەرە بکە. جا یعنی سەیری ململانیەکە لەوەیە ئەبوایە ئەوان ململانی ئێمەیان نەکرد باە، کێبی کرد باە؟ بتپەرستێ، وەسەنیە، شیوعیە، مولحیدێ. ئەمما خاوەن کتێبێک کە تۆ دەقێکی زۆرت هەیە بۆ ژیان لەگەڵیە بۆ ئەوەی لەگەڵی هەڵ بکەی، قوربانیەکەت کرد بەشە گۆشتێک بدە هاوسێ جوولەکەت بیدە بەشە گۆشتێک بدە هاوسێ گاورەکەت، ئەمە دەقە لە دەقەکانی کتێبەکانمانە هەیە، لە هاوڵ بەڕێزەکانی پێغەمبەر و لە یارانی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام هاتووە. ئەمە ئاوهاین لەگەڵیان ئەوامان لەگەڵ دەکەن، دەی دوژمنەکانی تر چۆن بن لەگەڵمانە. جا بۆیە ئەم سیڕاعە بەردەوامە لەگەڵ ئەمانەیە کە زۆرترین دوژمنایەتی دینەکەن و بەڵکو دینێک نیە لە دنیای بەقی ئیسلام دژایەتی بکرێ، وەکو چۆن دینێک نیە لە دنیای بەقی ئیسلام زوو گەشونەما بکە. ئەگەر ئەڵێن ئیسلام بە شمشێر بڵاو بۆ تۆ، یەکێک لە شوبهەکانە کە زۆر بۆ منێنرا ئەڵێن وەڵامی ئەم شوبهە بدەوە، ئیسلام ئەڵێن ئیسلام بە شمشێر بڵاو بۆ تۆ بە حەول و خۆتی خوا بە درێژی ئەڕۆمە سەری.
هی باشە خۆی ئێستا کێ جێژی بردوتە ئەمریکا و ئەندۆنیزیا و مالیزیا و فلیپین و سین و کە نزیکەی 200 ملیۆن مسلمانی لێ بە پێهێنی ئەحساییە. ڕۆژانە لە دەنیمارک ڕۆژ نییە خەڵکی تیا مسلمان نەبێت، لە هۆڵەندا، لە ئەڵمانیا، لە بریتانیا کام جەیشە چووە، کام جەیشە غەزای کردووە، چ شمشێرێکیان هەڵگرتووە، چ شمشێرێک مەگەر شمشێری حیکمەت و شمشێری ئیمان و شمشێری نور و ڕووناکیان بردبێت. دوژمنانی دین کۆمەڵێ ڕێگا ئەگرنە بەر بۆ دروستکردنی شوبهە و گومان، لەوانە قسەی هەنێ حاقد دژ بە دین ئەهێنن کە لەبارەی دینەوە کردویانە ئەیدەن بە ناوچاوی مسلمانانە ئەڵێن ئەوە وای وتووە. ڕیوایەتی ضعیف، ڕیوایەتی لاواز، ڕیوایەتی شاز و دەگمەن و بێبنەما ئەڵێن ئەوە فڵان ڕیوایەت ئەو هایە. وتەیەک ئەهێنێ بەشێکی ئەهێنێ و بەشەکەی تری وەڵەکە وەیل للمصلین، بەشەکەی تری تەواو ناکە ئەڵێ لە قورئانە فەرمێ وەیل للمصلین. قسەیەک هێنانی بەشێکی قسە و نهێنانی بەشەکەی تری. و هەروەها هەڵە تێگەیشتن گەن تێگەیشتن لە دەقەکانی قورئان و فەرموودە کە ڕۆژانە مبالغە ناکەین ئینشاءڵڵا لەوانەیە ڕۆژانە ئەم نمونە بێتە بەردەستمان ئەوە کە دەڵێ مامۆستا فەڵان شت بۆیە لە ئیسلام، مامۆستا فەڵان شت بۆیە، هەمووشی سوئی فەهمە گەن تێگەیشتنە. و هەروەها هێنانی کۆمەڵی شوبهە و گومان کە هی گروپە گومڕاکانە. بۆ نمونە لە کاتی ڕوبەڕووی مسلمانان لە باسی پارێزراوەتی قورئانەکە ئەڵێ فڵان گروپی ئەهلی بیداع، ئەڵێ قورئان پارێزراو نییە، قورئان هەڵەی تێدایە، قورئان دەستکاری کراوە. هێنانی وتەی گروپە گومڕاکان. جا مادام وایە واجبە لەسەر مسلمانان هەستن بە ڕەتدانەوەی ئەم شوبهانە لەبەرەوەی تانەکان زۆرن بە تایبەتی لەسەر مێژووی ئیسلام و کۆمەڵک لە مسلمانەکان و لە بەناو مسلمانەکان پێی کاریگەرن. و هەروها بۆ ڕوونکردنەوەی ئەم گومانانە و هەروەها دەرکەوتنی منافق و دەغەڵەکانی ناو ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام، چۆ کاتێ وەڵامی شوبهەکان داوە دڵنەخۆشەکان دەرەکەون. هەروەها مەترسی و خوتورەتی ئەم شوبهانە، هەنێک لە شوبهەکان زۆر خەتەرن، بۆیە پێویستە وەکو برینێک وایە هەبێ خێرا دەرمانی بۆ بەکاربێنی و عیلاجیکەی و چارەسەری بکەی. و هەندێکی تەنەنەت هەڵگەڕانەوەی لە دینە گەر ئینسان بڕوای پێبێ. بۆیە ڕەحمەت بە مسلمانان ئەوەیە بێی نەهێڵی ڕەحمیان پێ بکەی و بیزانن ئەم مەجلسە گێڕانی ئەم مەجلسە بەشێکە لە ڕەحمەت بوون بەرامبەر بە مسلمانە. ئەڕواتە ژێر حەدیثی الراحمون يرحمهم الرحمن يرحم من في الأرض يرحمكم أو يرحمكم من في السماء بدو رواية. ڕەحمەتە تۆ نێڵی خەڵک بەرەو دۆزەخ بڕوە، ڕەحمەتە نێڵی گومان لە دڵی مسلمانێک بووە چەکەرە بکە ڕەگ و ڕیشە داکوتێ زووبەی بڕەوێنی تۆ نەهێڵی لە دڵی دانیشێ هەڵسە بڕۆ وەڵامی شوبهە و گومانەکەی بدێ. بۆیە ئەمە ڕەحمەتە بەڕاستی بەرامبەر بە خەڵک و بە مسلمانە. هەروەها ئاخر شت بۆچی وەڵام دەینەوە لەبەرەوەی جیهادە لە پێناوی خوا. پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لە صحیح مسلمات و بە حەسانی فەرموو ئوهجوا قوڕیشا فإنه أشد عليها من رشق بالنبل. هیجایان بکە، قسە بە قوڕیش بکە، یعنی شعریان لەسەر بڵێ و باسی عیب و عواری قوڕیش بکە لە شعرەکانتە. والله وەکو تیریان تێ بە هاوێژی ئاوا بە ئێش و ئازارە لەسەریان. ئەویش دەستی کرە شعر و تەنفەرمی هەجەوتە محەممەدًا فأجبت عنه وعند الله في ذلك الجزاء هجوت محمدا برا حنيفا رسول الله شيمته الوفاء فإن أبي ووالده وعرضي لعرض محمد منكم يقاء. كواتا بقساء جورك لجهاد كردن بەڵکو ڕسوولی خوا بە حەسانی فەرموو جبریل پشگیری تەکا بڵێ شعر بڵێ وەکو تیر ئەدا لە جەرگیان. کەواتە براکانم فێربوون لەم وەڵامەکان بە جوانی تێبگەی لێ وە فامیکەی
و بەرامبەری یەکەم جا بۆ خۆت بۆی گومانت نەمێنێ و هەروەها کەسێک کە نەخۆشە نەخۆشیەکە لە گیانی دەرکەی جیهادێکی گەورەیە ئینشاءالله جیهادێکی گەورەیە ئینشاءالله جیهادیش جیهادی نەفسە جیهادی کافرە جیهادی منافقە لەگەڵ جیهادی شەیطانە لەگەڵ جیهادی شەیطانە جیهادی کافر و منافقیش بەدڵە بەدەسە بەدەمە بە پارە و ماڵە ئێمە دیفاع ناتوین لێرە دیفاع لە ئیسلام کەین بەڵکو هاتوین ئیسلام ڕوونەکەینەوە و ئینشاءالله لە ئەسنای وەڵامی شوبەکان ئایبیسن نایە من لێرە لە بەرگری نیم لە ئیسلام زۆر هەڵی ئیسلام بخەیتە بەرگریوە و بێچی بکەی دەستکەیتە گۆڵچێتی ئەو شوبەیەکی تەقان هەدەی دەریکە ئەو شوبەیەکی تەقان هەدەی دەریکە نایە بەرگری لە ئیسلام ناکەین بۆ معنایە بەڵکو تین باسی ئیسلام دەکەین بەس ئیسلام خۆی ڕوونکەرەوە ڕوونکردنەوەی ئیسلام گەورەترین وەڵامی شوبهەیە چونکە ئیسلام جوانە وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون بس بياني أو بك ويان داب أزيوه بيان ببي أوي بيان شيت يدانا به ردي باطل يدانا به اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب ردي باطل إيش معناها والله منك لا سونجي إسلام خصنا دفاعي وأوسابي دفاع كي الإسلام نبي إسلام خيته دفاعي شو كأو كاتا كومل خطورة دروسة به أما جبهاني كي أكم كزور جرينجا بلامو يكم كاتك إسلام خيته دفاعي هني شتي نا إسلامي داخلي إسلامكي أقعد لخودنيه بون من الزور جارلن إسلام باش مشير بلاو بوتو زور كزدي الله أصلاً شتي وادروه ئەوان خۆیان بۆ خۆیان مەبەستێکیان هەیە هەنێکیان لە ڕۆژەڵات ناسەکان ئەسڵی شوبەکەی ڕۆژەڵات ناسەکانە ئەوانی تر وەکو بە بەغاو تووتی دووبارەی دەکەنەوە یعنی مەبەستیان لەوەیە ڕوحی جیهاد لە ناخ و نەفسی کەسەکانە بمرێنن بۆی ڕوحی جیهاد لە ناخ و نەفسی کەسەکانە بمرێنن بۆیە خەڵکێک دێڵە نەخێوانیە ئیسلام لە هەموو دنیا هەرگیز شمشێر بەرز نەکراوەتەوە لە کاتێکە لە دنیا بۆچوونێک نابینم بەبێ هێز بەبێ بەکارنهێنانی هێز یعنی هێز بەکارنهێنی و بڵاو بێت و بەو معنانە کەسێک ئیجبارکێک و بە حەول و قوتی خوا خاڵ لەسەر پیت دانی بەو معنانە کەسەکە هەدەی ئەبیتە موسڵمە باشە نابیتە موسڵمانەت کوژی نا بۆ معنای حەقێکمان پێیە بڵاو یەکەینەوە ڕێگەمان وێڵکە ڕێگەمان بۆ چۆڵکە هاتوین ڕێخوا بگرین ئەوش بڵێ وەڵا من ڕێگەت نادەم دینەکەی خوا بڵاوکەیتەوە جا بۆیە بە ئینسانی مسلمان زۆر دیقەتی بێ لە وەڵامی شوبهەکانە ئیسلام نەخەیتە دیفاعیوە خستە دیفاعیوە هەنێ شەتەحات هەنێ پێخەلیسکان ڕوئەدا ئەبێ و ڕێ ئەو پێخەلیسکانە بی و بزەبت ئیسلام بە زەربی شمشێر بڵاو نەبووتەوە بەڵام بەو معنایی کە شەرحیەکەین کە باسیەکەین کە ڕوونیەکەین نەبووم بەبەستەی ئەو گەرەکێتی بە ئێمە بیڵێ و بیخاتە مێشکی ئێمەوە کاتی ئەڵێ ئیسلام ئازادی بە ئافرەت نەداوە تۆڵێ وڵای ئیسلام هەموو ئازادێکی بە ئافرەت داوە ئێم قسە هەم غەڵەتە هەم سەحە کاتێک بڵێ ئیسلام هەموو ئازادێکی بە ئافرەت داوە بۆ ئەوەی لە ئەوروپا هەیە ئیسلام ڕێگە بەوادا نەخێر ئەی ئەوەی ئەو گەرەکێتی بڵێ ئیسلام ئازادی بە ئافرەت نەداوە بۆ معنای ئیسلام ئافرەتی کەبت کردووە ئەو قسەژەر غەڵەتە ئیسلام حڕیەت و ئازادی بە ئافرەت داوە لەو سنوورە جوانەی لەگەڵ جوانی لەگەڵ فیترەت لەگەڵ دینە پاکەکەی خوا دێتەوە بۆیە ئەبێ دیقەتت بێ لە وەڵامدانەوەی شوبهە و گومانە ئەمە بەس بۆ مێژوو سەح نییە لە هەموو بوارێک لە بواری تەکفیر لە بواری تەبدیع لە بواری ئیتر هەر کەسێک دروستی بکە چش دژە دین بێ چ لە ناو دین بێ ئەبێ دیقەتت بێ لە وەڵامدانەوە دیقەتت بێ لە وەڵامدانەوە لە مەسەلەی تەکفیرە تووشی ئیرجاء نین لە مەسەلەی تەبدیعە تووشی تەساهول نین یا تووشی تەشەدود نین بە دیقەت و بە وردی پەنجە لەسەر بابەتەکاندا بنین هەروەها
بێمە سەر بەچی بزانین شوبهەیەکمان بۆ دروست کرا و بەوردی سەرنجی ئەم خاڵانە بدەن وەکوتم ئەمە خولاسەی 100 و تقریبا 30 لاپەڕەیەکە لە 2-3 وەرەقەیەکە ئینشاءالله خزمەتتانیەکەم. کەسێک شوبهەیەکی دروست کرد چۆنی گفتوگۆی لەگەڵ دەکەی یا چۆنی هەڵەکانی ئاشکرا دەکەی. ئەمەشم بۆ ئەوە نیە هانی کەس بدەم دەمەدەم کا لەگەڵ بەرامبەرەکەی خۆیە، چونکە مجادلە و مناقەشە و دەمەدەمکردن خراپە، ئیلا مەگەر کەسێک ئەهلیەت و شیاوی لە خۆیان بینی و بەو کۆمەڵە مەرجانی باس کراوە قەیدی نییە. بۆیە ئاگاتان لێبێ هاندان نییە بۆ ئەوەی کە دەمەدەم و مناقەشە بکەن لەگەڵ دەوروبەری خۆتانەیە کەسێک شوبهە و گومانێکی دروست کرد. ڕێگاکان زۆرن. یەکەم هەنگاو تەئکیدکردنەوە لەوەی کە ئەو شوبهەی ئەو دروستیەکە بزەبت لە دینەکەی تۆ هەیە، تۆ قەنەعەتت پێیەتی. واتە داوڵی ناو بێستانتان بینیوە دارێکی دانا و کەلپەلێکی کوردۆتە بەری لێ تێک نەچێ دوایی بزانە کەسی حەقیقیە جارەیانە. یەکەم هەنگا بوون منە ئەڵێ ئەهلی سونە پێیان وایە بوخاری معسوومە، تۆ نایم بێ مناقەشەی لەگەڵا بکەیت و کاکە معسووم نییە وانە و چییە بڵێ ئەسڵەن هەر کەسێ پێی وابێ بوخاری معسوومە ئەهلی سونە نییە، ئینە الله بڕیاتەوە. ئەمە ئەسڵی شوبەکە خۆی بۆ خۆی، ئەسڵی شوبەکە خۆی بۆ خۆی دژی ئەوە نییە تۆ بڕات پێیەتی. کاتیڵێ ئەهلی سونە بوخاری معسوومە، کەس پێی وابێ بوخاری معسوومە ئەهلی سونە نییە. گروپە گومڕاکانن بۆ پێیان وایە هەنێک لە ئیمامەکان معسوومن. ئەهلی سونە ئەبوبەکر پێ معسووم نییە. یا بڵێ مسڵمانەکان کورە کەعبە ئەپەرستن، بەردەڕەشەکە ئەپەرستن. هەر کەسێ بەردەڕەشەکەی پەرست یا کەعبەی پەرست مسڵمانیە، تەواو ئینە الله بڕیاوە. ئەسڵی قسەکانی دژی دینەکەی ئێمە نییە، هەر کەسێ بپەرستێ کەعبەی پەرست مسڵمان نییە. ئەمما تەوافکردن بە دەوری کەعبە بە پەرستن حاڵێ بێ ئەو ساتین مێشکی ئەەکەینەوە فەهمێکی تێگەشتنێکی ڕاستە دروست ئەخەینە مێشکیوە. یەک. دوو، ئەگەر هاتوو دلیلێکی هێنایەوە بۆ قسەکانی. هەر کەسێک شوبهەیەکت بۆ دروستکە یا داوایەکە فقط بانگەشەیەکە یان دلیلێکی پێیە. ئەگەر دلیلی پێ نەبوو نایی درێژە بدەیت و گفتوگۆی لەگەڵا بکەیت. ئاگاتان لەم خاڵە بێ ڕەحمەتان لێبێ. حەسەب ئەو تۆزە ئەزمونەی خۆم لە ناو مەشاکلی خەڵکین و تەلەفۆن و ئەوەی خەڵک لەگەڵمانە لە 10 کەسە 9 کەس خۆی پێ ناگیرێ، لە 100 کەسە 90 خۆی پێ ناگیرێ. کەسێک بەڵگەشی پێ نەبێت دەسە کاتە مناقەشە و دەمەدەم لەگەڵیە. کاتێک بەڵگەی پێ نییە لەسەری مەڕ گەورەترین وەڵام بۆ ئەوەیە پێی بڵێ بڕۆ بەڵگەم بۆ بێنە لەسەر قسەکە. 2-3 ڕۆژی پێشە جارێت تا بەڵگەت بۆ بێنی، دوای 2-3 ڕۆژ ئەو سەدانیشە لەگەڵێ قسەی تری لەگەڵ بکە گەر بەڵگەی بۆ هێنای. ئەگەر هێنای کە زۆر جار نایهێنی. بۆ ناڵێ ئیسلام دینی خوێنە، ئیسلام دینی وحشی گەراییە. پێویست ناکە تۆ بۆی بسەلمێنی ئیسلام دینی وحشی گەرایی نییە، بڵێ بەڵگەیەکم دەرێت لەسەر ئیسلام دینی وحشی گەراییە. چی کراوە، چی ڕووی داوە؟ ئەگەر هیچی پێ نییە وەکو تووتی و بلبلێکە دەیڵێتەوە خۆتی لەگەڵ ماندوو مەکە، دلیلێکم بۆ بێنە. دلیلێکی بۆ هێنای ئەوسا ئەڕۆینە قۆناغەکەی ترکە ئینشاءالله بە حەول و قووەتی الله تبارەکە وتعالى بە تەفسیل بە دوور و درێژی وەڵامی و شوبهە دەینەوە. خاڵی سێ، ئەگەر هاتوو دلیلێکی پێبوو کە دلیلێکی پێبوو ئەوسا 3 و 4 قۆناغێک لەم خاڵە دەست پێەکە ئەبێ ئاگامان لێبێ. خاڵی یەک ئەبێ بزانین بزەبەت دلیلەکەی سابتە یا سابت نییە. یعنی نمونەی مختبەرێک بێنەوە، یعنی نمونەی مختبەرێک بێنەوە خوێنێکت بۆ هێنێ ئەڵێ فەحسی ئەم خوێنم بۆ بکە. ئەگەر تۆ زانیت بەڵگەکە هەر خۆی بۆ خۆی بەڵگەکە زەعیف و لاوازە، ئەڵێ ئەم خوێنە کە هێناوتە خوێنی موسڵمان نییە، بڕۆ خوێنی موسڵمانێکم بۆ بێنە. ئەم خوێتۆ ئەتوێ من خوێنی موسڵمانێکت بۆ فەحسکەم، خوێنی موسڵمان ئەم خوێنە خوێنی موسڵمان نییە. بەڵگەیەکە هێنێ بۆی ئیسلامی پێ لاوازکە، نا ئەم بەڵگە صحیح نییە، ئەم بەڵگە ضعیف و لاوازە. بۆ نمونە کابرا ئەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەوڵی داوە خۆی بکوژێ، بە حەول و قووەتی خوا بە وردی
ئەڕۆمە سەری و وەڵامە دەم بەس هەر بەخێرە هەر بەخێرە ئەڵێن شتی وا صحیح نییە ئەڵێ لە بوخاری هاتووە ئەڵێن بەس سەیری ناوی صحیح بوخاری بکە ئەوسا شەرمەزارە بی و دوو لە ڕوتان ڕوویدەم لە جەنابتانە ئەوسا شەرمەزارە بی و سەرەکەیتە خوار دوای بە حەول و قووەتی خوا ئەڕۆمە سەری و قسەکانم شی دەکەمەوە ئەمە لە ڕوانگەی چیوە کاتی وتمان ئەگەر دلیلی پێ و یەکەم شت ئەڕۆین بزانین دلیلەکەی صحیحە یا صحیح نییە دووەم شت ئایا بزانین تێگەیشتنەکەی کە ئەو دلیلەی هێناوە طبعا گەرەکێتی بۆ نەتیجەیە وەکو لە علمی بەلاغە لە علمی منطقە کاتێک دلیلێکە هێنی طبعا نەتیجەیەک ها لە پشتیوە کە فڵان بەڵگە ئەهێنێ گەرەکێتی قسەیەکت پێ بڵێ لە کۆتاییە کە دەرەنجام و نەتیجەی پێ دەڵێن ئێمە دێن چی دەکەین ئێمە بزانین فەهمەکەی صحیحە بۆ ئەو قسەی ئەو دەیکە بۆ نمونە دێ بەڵگەیەک هێنێ ئەڵێ ئەوە تا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەی خواردووە طبعا ئەو ناڵێ صلی الله عليه وسلم ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم مەی خواردووە لەکوێ چۆن ئەڵێ بەڵێ حەدیثم پێ فەرموو حەدیثەکە چییە ئەڵێ ئەوەتانەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەبیزی خواردووە نەبیزیش مەیە ئێمە دەڵێن نەخێر نەبیز مەی نییە تۆ لە عەرەبی نازانی تەماشای کتێبی قاموسەکانی زمانی عەرەبی بکە نەبیز وەکو شەر بەدوایە نەبیز بریتیە لە ئاو میوەیەکدا ئەندرێ یەک دوو ڕۆژێ پێشەوەی ببێ بەمەی لە زمانی عەرەبی نەبیزی پێڵێن کەواتە ئێستا مەسەلەی نەبیزی هێنا کردێ دلیل بۆ نەتیجەیە کە پێغەمبەری خوا مەی خواردووە ئێمە هاتین چیمان کرد نەتیجەکەیمان هەڵەشاندەوە وتمان تێگەیشتنی تۆ بوو ئەوە تێگەیشتنێکی صحیح نییە بۆ نمونە ڕۆژێ نامەیەکم بۆ هات کەسێک دەستنووسێکی قورئانی بۆ نووسی بووم بۆ ناردە بووم ئەیود مامۆستا ئەمە کەسێکی بێباوەڕ بڵاوی کردووەتەوە لەوانەیە ڕۆژانە خۆیان کردووە بە ئەفەندی بەسەر خەڵکەوە ئەڵێن قورئان دەستکاری کراوە تەماشا بکە لێرە ئایەتەکان زیاترە لە قورئانەکەی خۆمان کەمترە منی سەیرم کرد و لێی ورد بوومەوە تەماشاکەم دەستنووسەکە ئەوسا طبعا خۆتان زان طابعە نەبووە طابعە تقریبا بە ساڵی هجری بیڵێم تقریبا لە 800ەکانە ئیتر طابعە دروستە بێت دەوروبەری 800ەکان دەستنووس بووە بە دەستنووسیویانەتەوە کاتێک کە تەواوی کردووە ناسخەکە نووسیوێتی منی فڵانی کوڕی فڵان لە ئەوەندەی ئەوەندە هەڕێک دوای سوورەی ناس منی فڵانی کوڕی فڵان لە ئەوەندەی ئەوەندە لە نووساخ و عادەتەیانەیە ئەوتان دەستنووسەکان ببینن لە کۆتاییوە یا لە کۆتایی جوزئێکەوە بەرگێکەوە ئەوە دەنووسن ئەڵێ مثلا تم الجزء الأول ويليه الجزء الثاني ويبدأ بأوه بۆ نمونە فڵانی کوڕی فڵانم لە ئەوەندەی لە بەرواری ئەوەندەی لە نووسری ئەم قورئانە بوومەوە سەڵاوات و سەلام ئەنێرم بۆ سەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وتم ئەمە سەڵاواتەدا کابراوە ئەزانی قورئانە لێی تێکەڵ بووە جا بۆیە ئەبێ دیقەت بدەن لەو شوبهانەی ئەهێنرێتەوە نەکەونە مناقەشە زۆر جار مەکەونە مناقەشە زۆر کەس نفسی حەزەکە مناقەشە بکە بەعکس و زۆر جار سەرکەوتنت لەوەیە بە دوو شەی کورد بەم زەوابط و ڕەوابیتانی کە بۆم باسکردن کۆتایی بە ئەو شوبهانە بینی کە ئەو دروستی ئەکابوت هەروەها کە زانیمان دلیلێکی پێیە و فەهمەکەشی ڕاستە بۆ ئەو دلیلەی کە پێیەتی ئەوسا بزانین ئایا ئەو دلیلەی هەڵی بژاردووە لە ناو دلیلەکانی ترە هەڵبژاردنێکی تەندروستە یا تەندروست نییە بۆ نمونە ئێمە لەبارەی قەدەرەوە کۆمەڵی نوسوسمان هەیە دێ ئینا كل شيء خلقناه بقدر ئەهێنێ بۆی ئیرادە لە ئینسان بسێنێتەوە ئەڵێ ئینسان ئیرادەی نییە ئینسان مەجبورە هەرچی ئەکا وەکو پوش و پەڕێک وایە هەوا بیهێنێ و بیبە ئینسان چی ئیرادەیەکی هەیە کاکە دلیلت ئەڵێ ئینا كل شيء خلقناه بقدر ئێمە هەموو شتێکمان بە قەدەر دروست کردووە ئەمە هێنانی نەسێکە لە ناو کۆمەڵێ نەسی ترە ئەم هەڵبژاردنێکی ناتەندروستە صحیح نییە ئەبێ هەموو نەسەکان پێکەوە بدەی لە یەک فەهمێکی تەندروستت بۆ دروستەکەن لەسەر ئەو فەهمە ئەتوانی گفتوگۆمان لەگەڵ بکەی ئەی فەمەن شاء فەلیؤمن ومن شاء فەلیەکفر بۆ منە چ پێ دەکەی خۆش مەشی ئەو ویست بۆ ئینسان ئیسباتەکە هەردووکیشی کەلام اللهە تەبارەکە وتەعالە
بۆیە بریتە لە جوان هەڵنەبژاردننی دەقەکانی بوارێک لە بوارەکانە. هەروەها حساب نەکردن بۆ هەمان دەلیل لە بوارێکی تر، بۆ نە بەڵگەیەکت بۆ هێنێ لە بوارێکە کەچی تۆزێ پێشەوە یا لە بابەتێکی تر یا لە کتێبێکی تر یا ڕۆژێکی تر یا لە گفتوگۆیەکی تر بڕای بۆ بەڵگە ئەسڵەن هەن نەبووە. نمونە یەکتان پێ بدەم بۆی قسەکانە بڕۆنکەمەوە. کابرا دەیان بەڵگەی پێدەی بەڵگەی عەقڵی لەسەر بوونی خوا، کاماڵی خوا، تەواوی خوا، شایستەیەتی خوا بۆ پەرستن. بەڵگەی عەقڵی علمی دەقیق و ورد ڕوون ئاشکرا، ئەڵێ نییە بەڵگەی علمیشی بەڵگەی محسوسم دەرێ ئەوەی پێڵێن الأدلة التجريبية، بەڵگەی ئەزمۆنی بەڵگەی هەستیاری کە چاو ببینم بۆنی کەم کوا ڕەنگی کوا دەنگی ئەیبیسم ئەیبینم هەسی پێکەم هەسی پێ ناکەم بڕوان پێ نییە بڕوان پێ نییە کەچی لەولاوە ئەڕوا باسی کۆمەڵێ دەلیلت بۆ ئەکا و کۆمەڵێ دەلیلت بۆ ئەهێنێتەوە بریتە لە دەلیلی عەقڵی. ئەڵێن ئەی تۆ بڕوات بەخوا نەکرد وتە دەلیلی عەقڵین بۆ مەهێنن دەلیلی تەجریبین بۆ بێنن. ئەیسە چۆن چۆنی تۆ ئەڕۆی بەڵگەی عەقڵیمان بۆ ئەهێنی لەسەرەوەی خوانیە ئیتوێسە بڕاتە بەڵگەی عەقڵی نەبوو چ جۆرە وا گۆڕای. هەروەها لازم و مەلزوم لە بینی بەڵگەکەی و نەتیجەکەیە. ئەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئەو ناڵە صلی الله عليه وسلم نەهی کردووە لە نووسینەوەی حەدیث کەواتە حەدیث حوجە نییە. ئێمە لە جوابە ئەڵێن چ تەلازومێکەیە لە بینی نەنووسینەوە نەهیکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە نووسینەوەی حەدیث لەگەڵ حوجەیەتی حەدیث، یعنی حوجەیەتی یعنی حەدیث حوجە بێت بەڵگە بێت. چی تەلازومێکەیە؟ ئەکرێ بەڵگە بێ نەژنووسرێتەوە. ئایا نوێژ بەو شێوازەی کە ئەکرێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە یەک سەحابەی وت بینووسەوە بە یەک سەحابەی نەوت بینووسەوە واجبیش بۆ موسڵمانن بەو شێوازە نوێژ بکەن یانە واجب بوو لەسەریە. کەواتە شەرط نییە شتێن دەنووسرێتەوە بریتێ لە چی نەبوونی تەلازوم لە بینی هەردوو بەشەکە مقدمە و نەتیجەکەیە. یا بۆ نمونێترتان پێ بدەم کە زۆر ئەیهێننەوە نەزەریە تەتەوڕ، نەزەریە تەتەوڕ بیردۆزەی تەتەوڕ ئەهێننەوە ئەڵێن لەسەرەوەی خوانیە. طبعا بەدەل لەوەی نەزەریە تەتەوڕ جێی گومانە و زۆرێک بەڵکو گوێم لا یەکێک لە لێکۆڵەرەوان بوو ئەیوت 1000 کتێب زیاترەیە لەسەر ڕەتدانەوەی هەل لە ئەوروپیەکان خۆیان و ڕۆژاوایەکان با بڵێ چکە ڕۆژاوا ئەمریکا و ئەوروپا شەگرێتەوە وەڵام وتت ئەوروپا تەنها ئەوروپا ئەگرێتەوە. هەر ڕۆژئاوایەکانی خۆیان ئەیوت زیاتر لە 1000 کتێب هەیە لە ڕەدی داروین نووسراوە، نەزەری داروین، نەزەری تەتەوڕ. ئێمە باوا دانین سەحا باشە ئەڵێن نەزەری تەتەوڕ فقط باسی زیندەوەرەکانەکە چۆن گەشەیان کردو و چۆن بوون. ئەی باشە ئەی ئەوەکانی تر کە شاخەکان ئەی ئەو کاکێشان و ئەو هەموو هەسارە و مەجەڕات و ئەستێرانە ئەو باسی زیندەوەرەکانی کرد داروین بۆمان. ئەی باشە ئەوانی تر کێ دروستی کردووە. کەواتە نەزەری تەتەوڕ باسێکە نەبوونی خوا باسێکی ترە پێویستی بە دیقەتێ لەم مەوزوعانە بۆی نەڕۆیتە ناو مناقەشەیەکی عەقیمەوە و مناقەشەیەکی بێدەرەنجامەوە. هەروەها لە جوابێکی تری نەزەری تەتەوڕە ئەڵێن ئەمە بریتیە لەوەی بۆمان باسەکە چۆن چۆنی هاتووە بەڵام باس ناکە بۆمان کێ وای لێ کردووە. نەزەری تەتەوڕ فقط تەفسیرمان بۆکە بۆمان ڕوو نەکاتەوە. ئەڵێ ئاوها لە ڕێگەی گەشە سەندنەوە مەخلوقات وایان لێ هاتووە بوونەوەرەکان لە بابڵم زیندەوەرەکان وایان لێ هاتووە. باشە ئەمە لە ڕێی گەشە سەندنەوە وایان لێ هات ئەمە تەفسیرت کردووەمان. ئەیکی ئەم تەدبیرەی کردووە ئەمە تەفسیرون لا تەدبیر. کەواتە باسی تەتەوڕ لەگەڵ باسی نەبوونی خوایە دوو باسی جیاوازن. دوو باسی جیاوازن. ئاخر خاڵ و کۆتایی بە قسەکانم بێنم بریتیە لەوەی کە ئەگەر هاتوو مەسەلەن هەموو ئەم
قۆناغانەی تێپەڕان و زۆرجار تێی ناپەڕێنێ حەزەکی بڵێ هەموو جارێ مەگەر ڕەحمی خوا ئەم قۆناغانە هەر هەمووی تێ ناپەڕێنێ بەڵام مەثەلەن گریمان هەمووی تێپەڕان ئەوسا هەر دەلیلێکی پێبوو ئەوسا ئەڵێن دەلیلی لەمە ئەڕجەحتر هەیە بۆ نمونە نەزەریی تەتەووری هێناوە یا بۆ نەزەریەکی تر چونکە نەزەریی تەتەوورمان ڕوون کردەوە بیردۆزەیەکی تری هێناوە لەسەرەوەی خوانیە لە قۆناغەکانی تر دەرچۆمە گریمانەیە ها شتیوان نییە بەس بۆ نمونە بیردۆزەیەکی هێناوە لە هەموو پاڵفتەکان کە پاڵاف مەدامان لە مەسفی لە هەمووی دەرچوو ئاخر قۆناغ هێنایەوە و چ دەکەین ئەو کاتە ئەڵێن بەڵگەی لەوە ئەڕجەحتر هەیە ئەگەر فڵان بیردۆزەوە دەڵێ ئێمە سەدەها بەڵگەی عەقلیمانەی لەسەر بوونی خوا واز لەو سەدەها بەڵگە عەقلیە نەنی لەسەر بیردۆزەیەک کە ئەڵڵاهو ئەعلەم وایاوانیە کوفرکەین بەخوای خۆمە کە سەدەها بەڵگەی وەکو خۆر ڕوونە ئەیبینین چۆن دەست بەرداری بین لەگەڵ لەبەر بیردۆزەیەک کە ئەڵڵاهو ئەعلەم ڕاستەیە درۆیە ئەمە وتم گریمان وا دەڵێ یەکێ شتیوانی ئەمە بریتیە لە بنەماکانی هەڵتەکاندنی شوبهە چۆن شوبهەیەک هەڵەتەکێنی هەڵی ئەوە شێنیتەوە و پاڵفتەی دەکەی ئەمە ئەو خولاسە بوو و دەسی داتوو بە حەول و قووەتی خوا کورتەیەک هەڵین لەبارەی گرنگی مێژووی ئیسلامە و ئەوسا ئەڕووینە ناو شوبهەکان و وەڵامدانەوەیان وای پڕودگار بە فەضڵ و ڕەحمەت و منەت و مێهرەبانی خۆی حەقاتە سەر زبانمان و لێ پاڕین و بە فەضڵ و کەڕەمی خۆی لێمان ببورێ لێمان خۆش بێ هیدایەتی دڵەکانمان بدە بە نووری خۆی ڕووناکی کاتەوە و دڵەکانمان پاکاتەوە لە نەخۆشەکانی دڵ دووری خاتەوە وای پڕودگار ڕەحم لە موسڵمانان کە ڕەحم لە ئێمەشکە ئەوەی نەخۆشە خۆی پڕودگار شیفایدە ئەوەی قەرزارە خۆی پڕودگار قەرزانەوەی بۆ ئاسان کە ئەوەی مەرازێکیە پەروەردگار بفضل ورحمتي خوي بخير ويحاصلك سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك اللهم صل وسلم وبارك وأنعم على عبدك ورسولك محمد بل نقذف بالحق على الباطل فيدمغه فإذا هو زاهق ولكم الويل مما تصفون